نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاییە. سەرجەم پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەکە بایکۆتی دەوامیان کردو و دەڵێن تا موچەیان پێنەدرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت کارمەند و فەرمانبەران داوای مافی خۆیان دەکەن و ناتوان هیچ ڕێکارێک بەرامبەریان بگرنە بەر. فەرمانبەرەکان تەلەفۆنمان بۆ دەکەن کە لەوانەیە پارەی کرێسەیاریان پێ نەبێت بێنەوە بۆ داوام، پارەی مناڵەکانیان پێ نەبێت و ئێمەش ناتوان هیچ ئیجرئاتێکی و یاسایی و هەتا وجدانیش بکەین لەگەڵ وجدانیان، یعنی ئیجرئات لەگەڵ کارمەندا بکەین لەبەرەوەی کارمەند مافی خۆیەتی تا ئێستا پارەی وەرنەگرتووە. لە سەرجەم فەرمانگەکانی هەڵەبجە تەنیا یەک کارمەند بۆ دوو کارمەند داوام دەکەن. تەواوی بنکە و مەڵبەندە تەندروستیەکانی هەڵەبجە بایکۆتی کردووە. کارەبا و دادنووس بۆ موچە و تەنانەت قوتابیانی زانکۆش بۆی خراپی باری داراییەوە بایکۆتیان کردووە. ڕێگایەکە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان ینی تاکە چەکی ئەوان بایکۆتە بۆ داواکردنی موچەکانیان و بۆ داواکردنی مافە سەرەتایەکانیان. بەڵام ڕاستەکەی کە حکومەتیش بێباکە لە وەڵامدانەوەی موچەخۆران و فەرمانبەران. ئێستا وەڵی خۆئاگادارە بەزەین بە خۆمان دەکە پارەم پێ نییە. خۆئاگادار ئەوە تا خۆمانەیە کەس دەوام ناکاتەوە. هەیەکەڵێ ئەم هەفتە نەبوو ئەم هەفتەی داهاتوو، یەکێڵەمان مانگا بۆ مانگەی داهاتوو. ئێستاوەتە لە خۆمان هەمومان کەسمان ناتینەتەوە. هەمومان کرێچین، هەمومان هەژارین، هەمومان کوڕی فەقیرین، هەمومان پارەین کاکە گیان، نە بازار هیچ بڕۆ بازار بڕۆ دوکان هەمووی قەسەم بەخوا کەس پارەی پێ نییە. لە کاتێکدا عێراق موچەی مانگی سێ دابەش دەکات و پارەی بۆ موچەی مانگی دووشی بۆ هەرێم ناردووە، بەڵام دەسەڵات دەستی بەسەرداگرتو و دابەشی ناکات. ئەم زوڵم و بێباکی حیزبەکانی دەسەڵات موچەخۆرانی هەرێمی بە تەواوی تۆڕە کردووە و بایکۆت لە فراوان بووندایە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.